بینەرانی ئەزیزی کەناڵی کوردستان 24 و بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لەبێت خۆشحاڵ ماتوومەتەوە خزمەتان. میوانی ئەم جارەی بەرنامەکەم میوانێکە زوو لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتانەی بینن، زوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەی بینن، هەمیشە بە نیگەرانیەکەوە باسی دۆخی کۆمەلگاکات، بە خەمخۆریەوە باسی دۆخی خێزانەکات، بە نیگەرانی و دوودڵیەوە لە داهاتوو ئەڕوانێتە دۆخی گەنجەکانمان. هەمیشە خەمی خەڵک و خەمی خێزان و خەمی وڵاتی کردووە بە خەمی خۆی. من نایناسێنم با بچینە لای ئێوە هەر هەمووتان نەزانەوە دکتۆرەکەیە. فەرموون دکتۆرگیان سڵاوتان لێبێت. وەزت چۆنە؟ سەلامەت بیا. خۆ دەست پێ بکەین دکتۆرگیان هەر بژین. دکتۆر بۆچی بڵین لەقەبی قەرەچەتانیت هەڵگرتووە؟ وڵە قەرەچەتان گوندێکە هی باو باپیرانمان لە تەنیشت لە بەردەم شاخی پیرەمەگرونە بەرامبەر کۆمەڵگای پیرەمەگرونە. من خۆم لەوێ لە دایک نەبووم، لە سلێمانی لە دایک بەڵێ لە سلێمانی لەگەڕێکی سەر شەقام لە دایک بووم. بەڵام بە حکمی خۆ دەزانیم کوردە هەر دەربەدەر بووە. من دوو مام پێشمەرگە بوو، باوکیشم بەهۆی ئەوانەوانەی تر ئەکیت هاتوو چۆ بۆ لایەن و ئەمر بە قەبزی دەرچووی تر ڕۆشتی نەوانێ و ئێمەش مناڵ بووینە و کاتە زۆر گەورە نەبووین 500 ساڵی لەوانەیە بوو بێتم وەکوی بۆمان باسەکەنی تر چوونێتەوە گوندەکە. من سەرەتایم لێ تەواو کردووە لە 1 تا 6 سەرەتایی لەوێ تەواو کردووای هاتوومەتەوانەی تر لە ناوەندی و ئیعدادی و هەمووانەی تر لە سلێمانی تەواو کردووە. باشە دکتۆر، دواتر لە کاتەکانی دواتردا هیچ قەت ڕوویدا بەرکەوتنت لەگەڵ مامۆستاکانی سەردەمی سەرەتاییت بێت؟ وەڵاهی لە ئامادەی بەڵێ هەندێکیانم ناسیەوانەیە کە طبعاً بە حکمیەوەی کە مامۆستامان بوو لەوێش ئیتر پرسیارە بێتەوە نێ وەسیقە و شتیوا و تەعاڕوفەکرێ ئەوتی من کاتی خۆی دەرسم بەیەوە و تۆ چیت و نازان چیت و کە بۆم باس کرد وتی ئابرایەکی شەر بوو بەڵێ ئێستا دکتۆر عەبدوڵڵا ئێستا دکتۆرای تاوەکو لە مەجای پزیشکیە. طبعاً ئەو ساڵی لە من بچووکترە. ئیتر یەکێ لە مامۆستاکان دواتری شەر مامۆستای خۆی خەڵکی گوندی قەرەشتانە مامۆستا حەمە ساڵح یادی بەخێساز ماوە مشت تەربیەوی وێستا تەقاعود بووە لە گوندی قەرەشتان کردو ئێستا بە خۆی لەوێ دانیشتووە. ئیتر پەیوەندیشمان لەگەڵ ئەوانە هەبوو. ئیتر بەخوا زۆربەی مامۆستاکانی تر کەم ینی ئیتر هەر یەکە پەرتەوازی ئەوەی پێت گەشت بێتەوە کاک دکتۆر لە مەکتەب مناڵێکی چۆن بووی؟ حەزت لە خوێندن بوو؟ مناڵێکی نازام حەڕووک و عەجوول بوو؟ ئەوەی بۆم باسەکەن عەجوول بووم. بەڵێ ئیتر عەجوولیەکەش لە چیەوە هاتووە ئیتر نازام چالاکی زۆر بووە، نازام لەبەر چ هۆکارێ بۆ مناڵیە و کاتە بەس خوا ئەفریقا باوکم و جارێ بۆی باسەکردم ئەو کاتی کە لەوێ بوون ئەیگو لەوێ تووتنیانە کرد تەواویکەن بە شیشەوە دواییکەن بە پەتەوە لە بینی دوو دارە با بڵێن بۆی وشک بێتەوە دوایی خەنە زیندانەوە. ئەیگۆ عەجوول بووی هەموو ئەچووی ئاوا لێ کرد هەموو تووتنوشتەکەت هەڵڕنی و ئەو پچڕان ناجار بە پەتەمان بەستیتەوانەیە بۆەوەی نەچی ئەو ئەسڵەن کاک دکتۆرەوانەی لە سەردەمی مناڵیە نازانمە لە ڕووی زانستیەوە تاچەنەوە ئەوەن لە سەردەمی مناڵیە زۆر زیتەڵ و بە جوڵەن کە گەورە بن زۆر هادێ ئەبن و بێدەنگ و کەسێکی هێمنیان لێ دەرەچێ. مامۆستا ئەوێ سا لەلایەنی دەبنزانیەوە زانکان پێمانەڵێن ئەڵێ ئەوانی بە مناڵی زۆر زیرەک بن زۆر پرسیارەکەن دەستکاریشت زۆرەکەن شت بە دەستیانەوەشکێ زۆر قساکەن بەڵام بەداخەوە لای ئێمە ناو ناتۆریان لێ دۆزنەوە پیانڵێن چەنە بازە پیانەڵێن عەجوول لە نازۆر لە کاتێکا بەڵێ ئەو مناڵە دافع و پاڵنەری هەیە پاڵنەرێکی لە بواری دەرونیا پێڵەن حەسکردن بە زانینی شتەکات حەبلی سەطلاع وەڵامی پرسیارەکانی ژیانیشی دەستەکەوێتەوە پەلە پەلەکات چیەکە ینی زۆر شت هەیە صفاتێ بەداخەوە لای ئێمە بەشتی خراپی لە قەڵەمێن چووکو مامۆستا خبرەمان نیە چووکو دایک و باوەڵێ نەمە خراپە لە کاتێکە بەعکسەوە ئەوانە نیشانە و صفاتی کەسانی داهێنەر و زیرەک و بەتوانان بەڵێ هاان بدرێ بۆەوەی زیاتر داوا بکە زیاتر بپرسێ زیاتر فێر بێ. دایک و باوکێمە تەحملی نییە تااقەتی نیە زۆر جوابی وەڵام پرسیارەکانی باتەوە
لە لای تر و مناڵەکە دەستکاری زۆر شتەکە شتەشکێنێ مەسەلەن شتە نووسێ چیەکە ئەمە لەبەر چییە لەبەر ئەوەی ئەوێ شتەکانی چواردەوری دەستنیشان بکات و تاقی کاتەوە دەریان بیان مناڵی تازە لەدایک بوو هەر لە دوای یەک دوو مانگە شتە خاتە دەمی ئەوێ هەمووی لە ڕێی دەمی شتەکان هەمووی تەجروبە کات تاقی کاتەوە بەڵام دایک و باوکی ئێمە نازانن خبرایان نییە بەداخەوانیمە لەلایەنی ڕۆشنبیری دەرونیەوە زۆر لە دواوەین زۆر لە دواوەین بۆیە دایک و باوکی ئێمە چەند دڵسۆز بن چەند خۆیان ماندوو بکەن لە جیاتی مناڵەکان پەروەردەکە مناڵەکان بەخێوەکەن ئەستەکەن سوودیان پێگەین بە زیانە مامۆسا چش دایک و باوکی ڕقی لە مناڵ نیە زۆر دایک و باوکە مناڵەکەی نازار بەخێوە کۆزانی باشە دەست کەسێتی مناڵ تێگەیان یا زۆر توندە لەگەڵ ینی من زۆر دایک و باوکێ مناڵ بەخێوەکە ئەڵە چاک بەخێوم کردووە ئەڵین بەخێو ینی ئاژەڵیش بەخێوە کردنی نانی تێ و باشە خەوێت ئەوەی داوایسی بۆ دابینەکەی خۆ تۆ دەواجنەکەی بۆ مریشەکانی جەبیەوەکەی ئەمە پێڵێن بەخێوکردن بەس مناڵ نابێ بەخێوکرد بێت پەروەردە بکرێ ینی کۆمەڵی قیم و بەهای بێت یا بچێنڕێ بۆ ئەوەی وەکو مرۆڤ ماوەڵە 5 ساڵی سەرەتا ئەمەش لە ڕووی زانستی و سەلمێنراوە کە کەسایەتی ئەو کەسە دروست مناڵ دروستەکە کە دواترێ بێ بە پیاوێکە بێ بە کچێکە بێ بە ژنێک دێتەوە کۆمەڵگەوە زۆربەی دەنوزانەکان لە پێشەوە هەمیان سیگمۆن فرۆید و دوای ئەوە مجموعەیەکی تر سەر بە ڕێبازی شیتەڵکردنەوەی دەرونین پیان ئەڵێن فرۆیدە تازەکان وەکو کارین هۆرنی وەکو ئەرک فرۆم وەکو ئەدلەر وەکو یۆنگ هەموو ئەمانە هەموویان لەسەر ئەوە کۆکن کە شارەزایی و لێزانی و خبرەی 5 ساڵی یەکەم بناغێ بۆ کەسێتی ئینسان زۆر گرنگە پەیامێکی زۆر گرنگە بۆی دایکان و باوکان زۆر بە وریاییەوە مامەڵە لەگەڵ 5 ساڵە بکەن نەک بیان وابێ کە هیچ نازانن لە بەردەمیان شەڕ بکەن و لە بەردەمیان تاوان ببوورە لە حزوری جەنابتان ئەم قساناکەم بەس بۆی پەیامەکان بگا دەنگکەن و جنێ و بە یەکتر بن پیان وابێ ئەمانە هیچ کاریگەری لەسەر مناڵەکەن وڵی مناڵ جەناب خۆت وەکو مامۆسایە تۆ ئاگاداری نەزەری ماسلۆ هەیە دوو پێداویستی زۆر دەرونی هەیە من هەموو جای لە بەرنامەکان جەختیەکەمە سەر یەکێ لەوانە ئاسایش و دڵنیای ئەمن ینی مناڵ لە هەر خێزانێکارێک هەست بە ئەمان نەکە شەڕ و ئاژاوی تیا بۆ دەنگەدەنگ و هات و هاوار کە لێن و دەلاقا کەوێتە کەسیەوە دوم خۆشەویستیە بەداخوێمە زۆربەی مناڵەکانمان بەهۆی شەڕ و ئاژاوی خێزان و ئەم قەیران و ئەم بار و دۆخەنا لەبارەی هەمانە و ماندووی دایک و باوک و سەرقاڵیان لە هەردوو پێداویستیەکە وەکو پێویست تێر نابن بەداخەوە باشە دکتۆر جەنابتان پێم وا بێ بە شێوە فەرمیەکە لەسەر تەسکەرە و ناسنامە بڵین ڕۆژ و بڵین ساڵی لەدایکتان 1961 دانراوە بەڵام لە بنەڕەتدا موالیدی 1950 بەڵێ ئەمە ینی ئەمەی دووهەم ڕاستەکەیە بەڵێ من بەقەت لە نفوسە شەستیەکەم بەڵام باوکم خوا ئەفریکاوتی لەبەر مەکتەب کە درەنگ تەمەەن دوایی لە کاتی خوا خۆ گوێستانە بۆچی لە ویلادە و یەکسەر ناوەکە و تۆمارکەن و تاریخەکە دەستکاری نەکە دوای چەند ساڵی بزانە نفوسی بۆ دەریێ ناوین شەستیەوتی لەبەر خوێندنەکە وام داناوە بەزوتی موالیدی حەقیقی و 1950 هیچ بەچی ئازانە چواردەی تەمووز کە ساڵیادی شۆڕشی عەبدولکەریم قاسم مەلەکیەوە بۆ کۆماری عەبدولکەریم قاسم ناوی منی کەریم لەوە ناونراوە باسەکە عەبدەکە لێکرا لە ناسنامەی عەبدولکەریمە هەر کەریمەکە هاتووە ینی کەریمەکە زیاتر پەیوەستە بە چواردەی تەمووز و هاتنی عەبدولکەریم قاسم کە سەرکردایەتی ئەفسەرەکانیەکە بۆ ساڵیادی بووە ساڵی 550 ئینقلابەکە شۆڕشە چی ناوەنی کردوێتی ئیتر ساڵی دوای سوت منی تە قەدەرەکەەوە بۆ لە چواردی تەمووز لەدایک بووم ساڵیادی ئەو ڕۆژە بووە ئیتر لەو کاتەیە دیارە پاداشتی و کەسانەشیان کردووە کە لەو ڕۆژە مناڵیان بووە ینی پاداشتی مادی بەڵێ من باوکم یادی بەخێر تۆ لەگەڵاتنت بووی بە سەبەبی چەندێک دینار زۆر بوو دینار $1000 حساب بوو بێ من ئەوەی لە ژیان فێر بووم نیوەی ئەوە لە زانکۆ فێر نەبووم نیوەی ئەوە ژیان فێری من شتێکەکە تاقی دەکاتەوە ناکرێسە من بۆ من لە زانکۆ خوێندکارم هەبووە وتو من لە ڕێستەکە چتە کاتریاکە و توێتی نەوەڵە ماڵمان نزیکە چوم لای دەستی دایکم نانێکە خۆم دواتر دێمەوە بۆ زان ینی هەمیشە چۆن بڵێ ئەو استیفادەی لێ ناکا کە بۆ من لە بەشێکی ناوخۆی یابێ پشت بەخۆی بەس بێت فێر بێت چۆن پارەکانی ڕێک بخاتەوە فێر بێت چۆن پشت بەخۆی هەولێر تەمان من کە کاتی خۆی زانکۆی سلێمانی هەشتاویەک نظامی بەعس کە گواسیەوە بۆ هەولێر من لەگەڵی چۆن کاتە مۆزەف بووم لە کۆلێجی کشتتوکاڵ لێر لە بەکرەجۆ
لە هەشتاویەکەوە تا 2023 من لە هەولێر بووم نزیکەی هەتا 2006 ساڵ لە هەولێر بووم زۆر شت ێستا من هاوڕێ و دۆست و برادرم هەیە و شارەزا بووم شت فێر بووم لە هەولێر فێر بووم لە مووسڵ 4 ساڵ خوێندکاربی ئەکید شت فێرە بێ 2 ساڵی ماستەر لە بەغداد هەمووی شت فێرە بێمانە هەمووی خبرە و شارەزاییە تۆ لە شارەکەی خۆ فێری بووی ئەو شتێکە هەتا بەڵام کاچی بۆ شوێنی تر کەلتوری ترە خبرەی ترە شارەزایی ترە تەکوین ئینسانەکە دروستیەکە بنیاتی زۆر گرنگە ئەو خبرانە دکتۆر ئێستش کە لە خەڵوەتی خۆتای دڵت بۆ نواندن و تەمسیل و هونەرە جوانەکان لێ ئەیاتەوە وڵام مەمەستا من خۆم لە هەشتاویەکەوانێ خەریکی تەمسیل بووم لەگەڵ زۆر لە دەرهێنەرەکانە ئیشم کردووە کە بەڕاستی 79 کە امتحانی خارجیە دەبی مایەوە 79 بەسی ئەکادمی هونەرە جوانەکان هەوو بەڵێ ئیتر چوشم لەوێ بەڕاستی شتێکی جوانیشم پێشکەش کرد هەمویانیان زۆر باشە لە عملیەکەش دەرچوو بەس دوایی ویان وڵایە و بەعسی نیم تۆ من و برادر بوو یادی بەخێر ناوی کاک دلاوەر قەرەیاخی لەوانە بیناسی وەرنەگیراین و بەبیرم کاتە مەنشا و بە مەنشا چوین بە مەنشا گەڕاینەوە ئیتر ناوی من نێرا بۆ قوبوڵ مەرکەزی لە مووسڵ دەرچوو بەڵێ لە بەشی دەروونناسی پەرۆدە دەروونناسی بڕابیچم لە بەرۆدە دەروونناسی بە حیاتی نەخوێن و شعرم خوێن بۆ وانەیە شتی برێختم خوێن بۆ مەسرح و شانە بەس علم نفسم نەوەی نەخوێن بوانە چەند علم نفس حەزیشت لێی نەبوو وەک سەرەتا ینی زۆر احتیمامم پێ نەیابوو خۆی لێسا کە ینی خەونێک نەبوو کە لە پێشی خۆت داد نابێت من نەبوو ئاواتی من نەبوو من هونەر بوو وەرنەگیرا زۆر كان عسى تكره شيئا وهو خير لكم والله باش بوو کە لێوە نەگیرام چێسا هونەرەکەشم کرد و علم نفسەکەشم دەستکەوت هەردوویشان چکە من حتا کە خوێندکاریش بوو نقطاری بوون لە زانکۆی مووسڵ سێ چوار شانۆگەریم پێشکەش کرد لەگەڵ خوێندکارەکە ئەو کاتە بەرکەوتنتان لەگەڵ ئەکتەرەکانی نواندن و دەرهێنەرەکانی ئەو کاتە وەکو مامۆستا ئەحمەد سالاروان هەبوو من لە پێشەوە هەم بوو بەس لە زانکۆی مووسڵ نەبوو بەس دوای ئەوە هاتینەوە لە زانکۆی سەلاحەدینیش لەوێ بەبیرم مێ پێکەنین بە پێی یاسایی وەزانهی مامۆستا حسێن عارف بوو یادی بەخێر کردمان کاک ئاسایش دانس عوسمان دانس ئەوە ئیخراجی کرد خۆم ڕۆڵی سەرەکیم پیابینی زاناکە دوای ئەوە دوو فیلممان کرد مامۆستا تەڵعات سامان یادی بەخێر خاڵی خۆش بێ ئەو ئیخراجی کرد پاداشتیشەلەزم نیە و کارانە بوو پاداشتەوە 87 بوو لەگەڵ درەنگتر بوو بەڵێ لەگەڵ خاڵی خۆش بوو حاجی مەکی و وابزانم تێکستەکەی مامۆستا شێرزا حەسەن بوو. دکتۆریان کاتی خۆی تەوانارە زود بووە کە ڕوو لە هونەرە جوانەکان بکەیت نەگونجاو ئەم بوارەی ئێستا ماشەڵڵا جێدەستت دیارە و کەسانێکی زۆر بە شێوەیەکی ڕۆژانە سوود لە توانە سوود لە قسەکانت سوود لە ڕاوێژەکانی جەناب دووەرەگرن بەڵام دیوێکی دیکەی کەسایەتیت کە لەم بەرنامەیەمە پێمان خۆشە باسی بکەین گوێگرتنتە لە میوزیک لە گۆرانی عادەتەن لەناو سەیارەکە بە تایبەت نەگەوەی لەسەر ڕادیۆکەی گوێ لە کەسێکی دیاریکراوەگری خۆت حەز بکەیت والله من لێو ناشارمەوە کاتێ وەرە ڕادیۆکەم لەسەر قورعان داناوە هەمیشە لەناو سیارەکە لەناو سیارەکە بەڵام کاتی تر بەڵێ زۆر جار زۆر پەیچەیە بەس گۆرانیە زۆر حەزم لە گۆرانیەکانی مەسەری خالقیە حەسەن زیرەکە گۆرانی کۆنەکان بە شێوەیەکی گشتی محەممەد ئیمام لێ خوا لێ خۆش بێ حسێن عەلی مامۆستا عەلی مەردان هەموو ئەمانە تایر تۆفیق ڕەسوڵ بێزارگەردی کۆنەکانم زۆر حەز لێیە زیاتر چێژ لەوان وەرەگری زۆر خۆی یەکەوەی لاقی بە تەمەنەکەی خۆیەتی خۆ مەسەلەی ئێستا گەنجی زۆریشمانە دەنگی خۆشە جۆژ لەوانە ئەگرین بەس جەنابوتە بە زۆری لەبەر چییە یادگار گۆرانیەکان خۆ مەسەلەوە نییە بەس دەنگەکە بێ ڕاستە ئەوان دەنگەکەیان ڕەسەن بووە مۆسیقای ڕەسەن بووە شعری جوانیان هەڵبژاردووە لە هەمان کاتیشا ڕبتە لە زاکیرەی منە لە مێمۆریمە بە کۆمەڵی یادگاری ئەم گەڕێنێتەوە بۆ سەردەم مناڵی ئەگەڕێنێتەوە بۆ لای هاوڕێکانم قۆناغی هەرزەکاری ئامادەی ناوەندی یعنی شریتێکی لە مێشکە یادگاری بۆ دروستەکە لەوانەیە ئەم گۆرانی نوێیانە کەم خیبرەمان لەگەڵ یانە هەیە و تەمەنەکەشمان سەر کەوتووە لەبەر ئەوەیە زیاتر ئینسانێکی لەگەڵ ئەوانیان بەلای یاد و یادەوەری و یادگاری بەڵێ بوورانەوەڵات زۆربەی کات جۆ لەوانە ئەگەر لە تەمسی لە کوردیەکان حەزم لێتی ئەوان متابعەوانە شەکەی بەڵێ زیاتر کۆنەکانی شانۆگەری میسریەکان عادل ئیمام و ئەوانە و زۆر بەرنامەی کامێرەی شاراوەش جاری وا ئینسان ئەوەنگە پڕە بێ
خۆشە ینی بۆ لەگەڵاکەم دکتۆر هەم لە کتێبێک آخر کتێبێک لە کتێبەکانم نەخۆشی و گرفتە دەرونی کۆمەڵایەتیەکان یەک فەسڵمدا ناو سایکۆلۆژیای پێکەنین کە زۆر گرنگە ئینسان پێ بکەنی خاصم سەردەمە ئەزانی لە یابان نادیدانراوە مامۆسایەتگار بەس بۆ پێکەنینە ینی چکە پڕە بن و ئەمەگە زەخت و ستێسیان لەسرە عسرانە چن بۆ ئەیە پارە ئەیان ئیتر فلیمی کۆمیدی و شانۆگەری و خوتوکەیانی یەکتری و حرەکەی سیرەکەن بەس بۆی خەڵکەکە بخەنە پێکەنین چونکە لەلایەنی علمیەوە دەرکەوتووە قسەی خۆش و پێکەنین و گەشتبینی 1500 یەکە ژمارە خوڕەکەسبەکان زیاکە جیازی مەناعەیە ئەوە لە کوردەواری خۆشمانەڵێ مار بە قسەی خۆش لە کونێتەدا ئەوە دینەکەش حەدیثێکی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێ کەلیمەت و طیبە صەدەقە هەر هەموو یەکە گرنەوە بەڵێ زەردەخەنە ئێمە هەمووی عەبوس و گرژومۆن چکە لە سەردەمێک و هەمووی شەڕ و کارە ساتە بەداخەوە ئەوە سەبارەت بە گوێگرتن لە گۆرانی وتت لە ناو سیارەکە زیاتر ڕادیۆکەم لەسەر قورئانە دکتۆر بە دیاریکراوی ساڵی چەند بوو کە هاوسەرگیریت کرد 1970 ئێستا پێم وا بێ کوڕێک و بە باپیریش بووی بە باپیریش یعنی ئەوەی بابەتەکە ئێستا بەسەر جنابیشتانە ئەسە پێکاڵێت زیاتر هۆگری مناڵی گومان ئەوە هەموو جارێ لە هەولێر لە جادەی ئیسکان کە من لەوێ بووم ئەم خوێندنەوە کەبابخانە و جگەرخانەی هەیە جەرگی ینی بزڵێت جەرگی جەرگمە ینی بڕواو هەبێ من کوڕەکەم کچێکیە منە ئەوانم بەقەی ئەو خۆش ناوێ نازانم هەر خۆشیاڵن جەرگی جەرگم ئیتە هەردووشانی تیابینی تەوانی خۆشەویستم من ڕۆژێ نەیبینم لەوانەیە بزانم دنیام لە دەست چووە ینی ئیتر ئەگەڕیتەوە ینی چۆن بڵێ ئەچیتە تەمەنی ئەو دکتۆر هەرە وەڵەنجا ئەو خۆشی مناڵ لەو تەمەنە حەز بە یاریکردنەکە هەموو جاڵێ با بەکەلیمایم لەگەڵاوکەم لەگەڵاوکە میش وەڵی زۆر جار تەحملم نییە تااقەتم مەشغوڵە میشی جامیعەکەم ئیتر یە مەسەلەن کە لەسەر کۆمپیوتەری شەکەمەوە نیشە تەبعەکەم ئەڵێ ڕسمێکم بۆ بکە مەسەلەن شتێکەوەی خۆی حەزیلەکەم بۆ چاپکەوم بۆ بکەن جارێک زۆر تەبعی پیانەماوە حبری پیانم هەڵێ دەبڕۆ بیگۆڕە کڕە بۆم کە یعنی عالەمی کتابی جاری علی لەبەرەوەی سەرقاڵی ئینەبی هەستەکەی کاتیەوە شتێ بەڵام بەبێ ئەویش ناتکرێت مامۆستا بڕوا و هەبێ پاکترین جیهانی مناڵە پاکترین درۆدە لەسە نازانێ ئەوەی لە ناو دڵیەتی لەسەر زمانی فێڵ و تەڵەکە نازانێ حالەمێکی پاکە دکتۆر لە شوێنی دیکەش باسی ئەمەد کردووە تەنانەت وا بزانم کچە بە ڕێزەکەتان وتە بووی لەسەر شاشەش زۆر تووڕە دەرەکەوی باسی پێکەنینت کرد کەم پێ ئەەکەنیت واللهی خۆی پێکەنین هینی تایبەتی خۆی هەیە خۆگەر بۆ نەو شوێنی تایبەتی خۆیگار هەر شتێک لە شوێنی خۆیان نەبێت تامینە مەسەنسا تۆچی بۆ تعزیە ئەبێ غەمبار دیار ئەچی بۆ حەفلەیەک ئەبێ پێ بکەنی من نازانم لە فلیمی چەقۆی ئەگەربینی بێتە شەڕاوە بینی بێتە من لەگەڵ فلیمی چەقۆ خۆم نووسینەکەی نووسیمەوە زانکۆی سلێمانی وکتە مامۆستا تەڵعەتسانە خۆ ئافرەقراجەکرد بڕاو هەبێ لەگەڵ تەلەبەکانە چوین بۆ سەفرە و چەپڵە لیان و نوکتە و ینی لەوانی خەڵک من نەناسەوە لەگەڵ مامۆساکانی برادەرما زۆرترین نوکتە من بۆیانەکەم بەس شوێنەکەی ئەوەی تر هاوڕێ و دانیشی نوکتە و قسەی خۆی بەس لەوانەیە من زۆر خۆم لەگەڵ نوکتەکە پێ نەکەن دکتۆرەوە من یەک دوو جارەمان شتیش بە من وتراوەڵێن لەسەر شاشە زۆر تووڕیت وتم وڵی تووڕە نیم بابەتەکە جدیە جاوتم بەرپرسە هێنین بابەتەکە جدیە بە مۆنی پرسیاریان لەکەی نێجار جوابمان منادەنەوەی جاوەرە بە پێکەنینەوە پرسیاریان لێ بکەی جوابت نادەن وڵی تر خۆ شتێکی شێ تەبعی لاقی بە ویراسەوە هەیە ئێستا هەندێک کەسەیە من لە یوتیوب بینیم کچێکە هەر پێکە ینی قساکە پێکە ئەڵی پێکەن خەڵک زۆر جابن بۆ پێکەن ئەڵێ وڵڵە قساکەن پێ ناکەن بە شکلی دەم و چاوی و دەم وەک پێکەنین دیارە ئێمەش وڵی هیچ من بەعکسەوە بەخوا حەز ناکەم ئازاری مێرولەیەک بم بەڵام لە شوێنی جددیە لەگەڵ خوێندکارەکانمان تەلەبەکانمانە توندم چکە قانون تەطبیقەکەین چکە نابێ ینی بێ سنوورێک لەبینی من و خوێندکارەکانمان نەبێ من ناتوانم تۆ لە بەرنامە بۆ خەڵک پێشکەش دەکەی مەسەلەن دایکێکە مەسەن لە ماڵی و تۆ دایکی دانیشتۆ تۆ دانیشتو مناڵەکانیشتان دانیشتوە سینجیل دانیشتووە ینی پێکەنین بەبێ هۆ وەکو شتێکی خراپێتە بە چابێ سەبەب باش دکتۆر زۆر جا لەبەرەوەی تۆ بە بەردەوامی ڕێنمایی خەڵکەکەی بە بەردەوامی لە خەمی خەڵکای بە بەردەوامی ینی کاتێکە دۆزیتەوە پۆستێک لە فەیسبووکەکە تەکەی چاوەڕوانی و تەسەورێکی وا دروستە بێت کە نابێت تۆ قەت تووڕەبی ئەمە چاوەڕوانیەکی دروستە من بەشەرم بۆ من بەشەر نیم
چی هەیە تووڕە نەبێ بەڵام تووڕەبوون یەکەم شێوازی تووڕەبوونەکە مهمە هەموو کەس تووڕابێ بەڵام یەکەم شێوازەکەی چۆن تووڕابی دووەم لەسەر چی تووڕابی وە شوێن و کاتەکەی چیە من لە خۆ لە بەرنامەکانە بەخوا بە حیاتی لە کەس ئەنجاری وای بڕاو بێ هەندێک پرسیاری لەکەن شاینی وی لی تووڕی بەڵام بوو خوا ینی بە شێوی ناڵم زەر دەخەنێ بەڵام بە شێوی زۆر مؤدەبانە جوابی ئێمەوانێ بەس طبعی من وایە ڕاستە کە قسە ئەەکەم لێشی وا تووڕم بەس ئیتە طبم وایە بچی بەخوای گەورە ئەوە دروستی کردوم بەس نازانم ئەی چۆن قسە بکەم وڵی نازانم ئەوەی سا پێ ناکەم لەگەڵ بەڵام تر طبعی شەکە وایە وڵی نازانم ئەو خەڵی بێ مەڕازی ناکرێت بە قورآن پێشکەن یڵێ و باسەوە چیەوە فلیمەکە تەمسیلەکە ئەو خوای گەورەیە و کەس لێ ڕازی نێمەمانان چین خەڵک لە ماڕازی بێ بەڵام مهمەوەی خەڵک من نازانم بڕابێ یەکێ لە حەڵقەیە لە بەرنامەکە یەکێ تەلەفۆنی گرۆ کاتی گرتووە بتم پرسیارێکی زۆر جدیەکە کە چێڵە کاکتۆرە بۆ کراسەکە و لە داخیسا کراسەکەم هەتا لێرەوەستان و بۆ لێرەوە هاتۆ ئێ بابە گیان تۆ هیچ نەبینی ئەم کراسە باشە تو چی لاقە بە کراسەوە بە قوربان تۆ جۆ لە قسەکان بۆ پرسیارێکم لێ بکە یعنی هەندێک جاری ئەوانە خۆشایانیە بەخوالەی تووڕی وڵی بێش قسەش ناکەین وەڵام کاکە ئەوە کراسەکەم چاکرد و لەگە خاتی دکتۆر نێوانت لەگەڵ مۆبایل چۆنە ڕۆژانە چەند بەکاریێنی بۆچی بەکاری ئەهێنی یەکمان بێجگە لە تەلەفۆنات و شتانە واللهی من ئێستا ئەگەر بڵێم 2 ساڵ بۆ 3 ساڵیشە بە سەری تەلەڤیزۆرم نەکردووە گەر میوانمان بێ بڕوان پێ بکات چکە هەموو شتەکان لە مۆبایلەکە بچووکترە و خۆشترە و ئەتوانم تەلەڤیزۆنەکەم بۆ پێش و پاش ناخرێن دشتیم بەدڵ نیە بەڵام لێرێ ئەماکەم دوای ئەوە خۆشم ماوەیە کە فەیسبوکێکم داناوە بۆی ئەخبار و شتێکمە بێ بەڕێوەیە بیت خۆت پۆستی تیاکەی خۆت جوابی خەڵکەیتەوە دکتۆر من ئەکاونتێکم لەگەڵ پیچەکە بەڵام حوت هەشتێکی ترکراوی من نییە حەزەکەم لە بەرنامەکەیتەوە بڕاو بێ جاری واشت بڵاوەکەن هیچ لاقی بە منەوە نییە کە خەڵک بۆ منێریە بۆیان نەرم کاکە گیان جاندێک جاڵن کاک تۆ لە خۆشەویستی تۆ دامەناوەڵم باشەگە تۆ منە خۆشەوێ کاکە هەرچی ڤیددیوکانمێ بڵاوی کەرەوە لەم کە بەس مەچۆ پۆستێ بکە کەی من نییە بەناوی منەوە جوابی خەڵکەوەیتەوانێ شت دەنووسی لە هەموو مناسبەیەکە هەندێک پینیان هەیە وتم شکاتان لەکەم ئیتر نازانم کێشەی با بەڕێوە بەخوا ئاگاشم لیانێ بەڵام دەیان جار ئەگە سێدی ئەوە کاونتی خۆم بکەی نووسیمە ئەمانە هیچی من نییە کاکە ئەگەر شتەکان نیمە بڵاوەکەنەوە ماڵتان ناوە بخێتان منوسێ بەس شت بەنای منەوە بڵاومەکەنەوە کە من نەموت ڤیددیوەکانەوەندە زۆرن ماشەڵاتوانی هەمووی بڵاوکەیتەوە خەڵکی سوودی لێبین ئەگەر مەبەستەوە بێت جارێکیان بۆت باس کردم وتت ئەف و پرسیارەکە بوو من تقریبان کە لە جامعەیەمون بەیانیان و ئێوارانمان هەیە دەوام یعنی شەو ڕۆژەکە لەوانەیە 3 سعات بۆ 4 سعات بە پسڕی نەک بە بەردەوامی ئیش لەسەر ئەنتەرنێت بکەم بە دوای سەرچاوایە ئاگەڕێم من خۆ دەزانیم سەخ بەرنامەیش هەفتانەی خۆم هەیە ئینجابی وێنەی بۆ بەرنامەیە لە نەوسێەوە من لە تەلەڤیزۆنی هەرێم بۆ کاتە 1 سعات بەڵام بەردەوامی شاشە تا ئێستا لە نەوسێم بەرنامەم هەبوو بەڵێ لە زۆر جا کۆنەکان پیشانێ مەڵی کڵاوم لەسەرای مناڵەکان پێیەکە نەڵێەوە تۆی یعنی ئێستا و قزوەکسان تەنکی نەبوو تاوانێ ئیتر سمی ئەڵێ ڕەش و زەعیف و نەوەیەکمە خۆم ناناسمەوە بەڵێ لە نەوسێوەم بە کاتە تەلەڤیزۆنی هەرێم هەبوو بەبیرم یادی بەخێر قوبادی جەلیزادە مدیریان بوو 1 سعاتیان هەبوو 1 چارێکیان نابوو بە من بەناوی خێزان و کۆمەڵ ئیتر کە بڵاوی ژەکرا بەداخەوانە لەکوێ بڵاوەکراوە تەلەڤیزۆنی گوڵان بەڵێ لە تەلەڤیزۆنی گوڵان و گەلی کوردستان پێی بڵاوەکە 6 سعات 6 هەموو خەڵک لە شێخەڵا بوو هەر کەس نەیەبینی بەڵام هەر باز بوو ئێستا بۆ ئەرشیف ماوەتەوە کات دکتۆر ڕووی داوە تەلەفۆنی زۆر بێزارت بک بۆ نمونە هەیە تەلەفۆنەکە بۆ قەزەیەک وازانەی تر تۆ کاتی هەموو دنیات لە بەردەستت گوێی لێ بگری والله من حەزەکەم سپاس بۆ ئەو پرسیارە کە دێ بڕوا بێت تا ئێستا چەند ژمارەم گۆڕیوە لەبەر چی لەبەرەوەی مەڵڵاهی ماڵ و مناڵیشم بێزار بوون جڕ فریان ناکە ئێمە جوابەی تریە بێجگە لەوەش اینجا هەندێک کەسەیە پرسیاری وا ئەکاڵە دقەیە 2 دقەڵم بەسەر چاوی 5 دقە 10 دقە اینجا مشکلێ لە کوڕەکەم وایە کچەکەم وامێ دەکەم خیانەت وایە ئێ باش ئەم هەموو کاک بە تەلەفۆن حەل ناکرێ جوابیش نایتەوە دڵی عاجزە بێ قسە و بۆ نێرێ سوال نیشانێکی پرسیارێ بۆ نێر وەزانم قەرزاری ئەوە سڵاو یعنی وەکو بڵێ بۆ جوابم نایتەوە ئێستاڵم تۆ حەقی خۆتە کێشەیەکەیە بەس بە قوربان تۆ حسابی من کە تۆ یەک کەسی بە قورآن بە زەمڕۆ 100 کەسی وەکو تۆ اینجا چەند لە ناو ئەوەی لە دەرەوەی وڵات پەیوەندیەکە نەمی کێشەیان هەیە لە داخان نەمیێ تۆ ئێستا ڕەقەمێکە بڕوان ناکە مەگە تۆ بزانی دووسێ برادەر لە تاوە ناخۆ من حەزمە کرد توانێ هەموو ڕۆژێ دانیشم جوابی خەڵکمان ناتوانی فریانە کاتمان کاتێکی زۆر تەبا من حەزمان کرد دیوێکی دیکەی کەسایەتی جەنابی چەند چکە بەرنامەکە زە شەوانی ڕەمەزان لە دوای بەربانگ و تەراوی حۆ شتانە پەخشەبێ هیوادارین گفتوگۆیەکی خۆش پرزانیاری بۆ بینەر پرچێش بۆ بینەرمان کردبێ ئەگەر شتێکتان نەمابێ بۆ وتن
من زۆر من سپاستانەکەم. دواوتم بۆ ئەو خوشک و برایانەیە کە بە ڕۆژووە بن باش ڕۆژوو بۆ خۆیان نەگرن عەسەبی نەبن تووڕە نەبن ئەگەر ناتوانانی ڕۆژوو بگری نەخۆشی هۆکارێ خی گەورە ڕێی پیاوی ئەگەر بە ڕۆژوو شەبی هەر ئەوە نییە دەمە بگریت و خواردن نەخۆی زەمی خەڵک نابێ بکەی نابێ قسەی ناشینکەی نابێت جنێەوە بی کۆمەڵێ لەسەر جادە و ڕێگاوبان نابێ ئەوە تووڕە بیت جاری وەسارەکە وەستە پێش دەکەوێت نازانچی وازەکڵی زمانم بە ڕۆژێکی ناوە مەکرد ێ باشەکە دو زمانە بە ڕۆژوو بە قوربان بۆ وایە لەبەرەوە ئەمە تۆ عیبادەتێکە بۆ خۆتێکی خۆ قازانجیلەکەی خۆ ئیسفادەکەی بۆ خۆتە لەبەرەوە مەیفرۆشەرە بە کەسانی تر و خەڵکی زعاج مەکە بۆ ناگیرە مەیگرە کە گرتیشێ ڕاستێ بێت دەمیشت و زمانجی و نفسی شەمووی بگری ڕۆژوو خۆر ئەوە نییە و تەجروبەیەکی ڕوحانیە لە بین ئینسان و خالق بخوا بەداخە من هەندێک کەسە بینم وەکو عادەت گرتوێتی نەگوەکو عیبادەت من زۆر سپاسانەکەم جەنابی دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی مامۆستای زانکۆ و پسپۆری دەرونی سپاس بۆ و کاتەی بە ئێمە بەخشی ئیتر وردە بەرەو بانگەڕۆین لە شاری سلێمانی هەمیشە بەختەوەر بن و لەشتان ساغ و تەمەند پێش بدەن.